تۆپزاوە طبعا وەکو مێژوو هیچ بەڵگەی شوانیەکەوە چی ڕۆژێک بەڕاستی دامەزراوە کورد هەی بۆ نەی بۆ هیچ سەنعاتێکی نەبوو کابرا تەنیا خاوەندارەتی زەوی هەبوو خەریکی کوشت و کاڵ بووە نەچووە بەدەم ئەو تاویزەوە قەت بڕای بەوە نەبووە زەوی تەسلیم بکە بەرامبەر بە دوو دینار ناوەڵا نەزەرعات نەفەلاحەتی هیچمان نییە بادی لەگەڵ جیازە من خاص کچیان دەرە کردویان بردە ناو کەرەبانەکان فەسادیان نەکردن لەوێ دیار بوو بەزی ڕەو بەینیان دە گوند هەیە لە کوردستان بە ناوی تۆپزاوەوە لە هەر لە کەرکووک شاری کەرکووک سێ گوند هەیە بە ناوی تۆپزاوە هەم خاوەندارەتی زەویەکەی لێ سەندراوەتەوە هەم خۆشی نەمان لە سنوورە زەرعاتمان گشت پێی گەیبی گشتی پێمان بەجێهێشتن بیر خۆمان بی ئاو و ڕیک و ئەمانەمان هەبی حوسێن ڕەشید تکریتی کەوا بە ئەسڵ کووردا خەڵکی تەقتەقا پێیانەوت ئەبوو مثەننا و خواخۆیان بوو دیەکەی تۆپزاوە هەر ئاسوارشی نەهێلن بۆیە دارەکانشان هەڵکەن ڕێگر لە ئەوەی کەوا مۆنومنت نەهاتەکای و مۆنومنت دروست نەکرا خاوەندارێتی ئەم شوێنەیەک وتی ئەمانە مخەڕیب جەلال تاڵەبانین ئەمانە کەتافە بەشانیانەوە بەس لەبەر ئەوەی کەتافە لەسەر شانیانە مرجێکمانە برد ناوێرستیم بڕۆین بۆ سەر قەبر ئەو قەبرستانەکە لەسەر تێپەڕین هەر لێرەش خێزانەکان لە یەکجیا کرانەوە و بەرەو چارە نووسێکی تاریک بەڕێکران. دەوڵەمەندی ئەم گوندا لە ڕووی کوشتتوکاڵ و ئاژەڵداری و شوێنەوار و ڕەز و سەرچاوی ئاو وای کردبوو خەڵکی دەرەوەی گوندەکە شوڕی تێبکەن پاڵ پشتیەکی باشیش بووە بۆ کەرکووک هەرچەندە چەندین جار دووچاری شەڕ و تاڵان بووەتەوە بەر لە هاتنی بەعس. تۆپزاوە تەوان وەکو مێژوو هیچ بەڵگەی شوانیەکەوە چی ڕۆژێک بەڕاستی دامەزراوە چەندی سە بەس بە بجۆری بەڵگەکان بە جۆری قەبرستانەکانمان بە جۆرەی پیاوە بە تەمەنەکانمان ڕەنگە حتا 350-400 ساڵ بێت تۆپزاوە مێژووی دروست بوونی ئەم گوندە ئەلێرە. تۆپزاوە دەیەکە لە دیەکانی کوردستان تەبەن دە گوند هەیە لە کوردستان بە ناوی تۆپزاوەوە لە هەر لە کەرکووک شاری کەرکووک سێ گوند هەیە بە ناوی تۆپزاوە تۆپزاوی کاکەیەکانە تۆپزاوی ئێرە حوسێن بەک پێلێن یعنی خواری کەرکووک تۆپزاوی ناوشوان بۆ چون زۆر هەیە لەسەرەوە هەنێکیانی بە تۆپ زاوە بێتەوە هەموو تۆپ زاوایە خڕبوونەتەوە ئاوایان کردووە یعنی ئاوایان کردووە گوندەکە بەڕاستی ینی وەکو شوێنەوار ناسێک وەکو نووسەرێک وەکو شتۆمانە ینی وەکو بەڵگەکان ئێمە بەڕاستی ینی نازانین بەڕاستی باشەوەی ئێمەکە بە تۆپزاوە بۆ دیهاتەکانی تر ئەوانش ئەی چۆن ئاوە بوون پێچی تۆپ بوونەوە خڕبوونەتەوە ئەو شوێنێن ئاوادان کردێتەوە زیاتر بۆ چوونەکەمان بۆ ئەوەچێت. گوندێکی کوشت و کاڵیە زەویەکەی بە پیت و بەرەکەتە بۆیە لە هەموو ڕوویەکەوە خەڵکی شوێنەکانی تر ڕویان کردو لەم دیە بۆ کەسابەتی بۆ کاری کوشت و کاڵیۆمانە بۆیە ئەبینی لەناو ئەم گوندە چەندین هۆز هەیە یعنی یەک هۆز نییە یەک بەرەباب نین هۆزی شوانە هۆزی لەکە هۆزی مەلمیە
هۆزی کەلهوڕە، هۆزی باجەڵانە، هۆزی بەرزنجەیە، هۆزی زەنگنەیە، هۆزی جافەمان هەمووی لەم گوندە کۆبەتەوە. ئەم گوندە لە وەڵەوە بەسیەوە مشغوڵی بە فەلاحەتی، بە زەرعات، بە مەڕداری، حیوان و ئازەڵی هەبی و زەرعاتی هەبی و فەلاحەتێ کرد، تۆمێ کرد و درێوێ کرد و لەگەڵەوەی مشغوڵبی. پێشتر لۆکە ئەکرا، پێشتر بەس لۆکە ئەو کاتە لە کەرکووک ئەو مەحلەج هەبوو، خەڵک و لۆکەیە برد ئەچوو بۆ ئەوێ بەروبوومەکە چولێ ئەفرۆشت. پاش لۆکە فترەیەک هینیان کرد، قەسەب سوکر پێلێنین، هی شەکر ئەلێرە ئەیان کرد، ئەیان برد بۆ بەغا، ئەیان برد بۆ بەغا بۆ شەکر. دوایی پاشەوە کاڵک و خەیارمانە زۆر بەناوبانگە، ینی یەک وەرزی کاڵک، وەرزێک پاش کاڵکتەوە بوو خەیاریانە کرد. باغمان هەبی و زەیتونی هەبی و خورمای هەبی و ئەوەی وا لە سەر ڕێگاکە بیسەوە تەختی کردن قلەقلەمایەتی. یعنی ئەم منطقەیە ئاوی زۆر بووە، کاری زۆر بووە، زۆر کارێزمان هەوە، ئیستا گشتیا وشک بووە. بەس لە ناو دیەکەمان دەوروبەری دیەکەمان 6 کارێز هەیە، دەوروبەری دیەکەمان کارێزی تەختەقە پێلێن زەیتونە، پێلێن شانە مەحمودە، پێلێن سید عومەرە، پێلێن کارێزی تازە کارێزە، کارێزی حەسارە. ڕۆژانە کاڵەگە ڕۆیە فرۆشتریا خەیار، شامی، تەماتە ئەمانە ئەڕۆیشتن ئەفرۆشتنی بۆ کەرکووک، ئەلوەی کەرکووک. لێرە بێستانێکە بوو، بێستانی ماڵ براهیم بەگ پێێنن، تقریبا 3000 دار زەیتونی لێبوو، دار خورمای لێبوو، ترێکی زۆری لێبوو. ینی کاتی پاش ڕاگواستنی دیەکە عەلی حەسەن مەجید ئەو کاتە لەگە سەید خەڵەفە لە نێزگەرە لە دیتە الوەردە لەوێ قەسریانە بوو، لەوێ لەگەل سەید خەڵەفە یەک ماڵ بوو و خواخۆیان بوو دیەکەی تۆبزاوە هەر ئاسوارشی نەهێلن، بۆیە دارەکانشان هەڵکەن، دار زەیتونەکانش هەڵکە دیسەی لەو 3000 دار زەیتونە لەوەی دار زەیتون نەما بێستا. ناوەڵا فەلاحەتیمان نیستە، هیچمان نمایە. ناوەڵا فەلاحەتیمان نیستە، ناوەڵا نە زەرعات نە فەلاحەتی هیچمان نییە. ناوەڵا هیچ. لە ئینتفاضەکە هاتینەوە لێرە بۆ خۆمانەوە خانیمان کرد و خانیمان لە نوێی کردەوە. لە کۆتایی هەشتاکاندا گوندەکە بوو بە بەشێک لە سیاسەتەکانی ڕاگواستن و تعریب و تەبعیز. ئامانجیان گۆڕینی دیموگرافیایی ناوچەکە بوو. زەویە کشتتوکاڵیەکانیان بە تەواوی لێزەوت کرا و خەڵکەکەشی بە زۆرەملێ بۆ ناوچەکانی هەولێر و باشووری عێراق تەرحیل کران. کە 1970 ئەمە تەرحیل کران 449 ماڵ بوو، بەس تقریبا 700 ماڵ دانیشتوی تۆبزاوە. هەنێ خەڵک شاتوو بۆ کاسی لێرە بەکرێ خانووی گرتووە لێر دانشێ. بەس ئێمە تۆبزاوە ئەمەە ماڵ نییە، تۆبزاوە تقریبا 250 تا 300 ماڵمان بەس لە بەنسلاوە نهاتونە نەگەڕاونەتەوە. بزانەوە تەسیری تعریب و تەسیری ڕاگواستن بزان چەندێک تەسیری هەیە. ئێمە 250 ماڵ 300 ماڵ زیاتر بەستە بەنسلاوەمەوە بێ لە بەنسلاوە لە ناو کەرکووک زیاتر لە 150 ماڵ خەڵکی ئەم دیێ هەیە. لە سنووری ناحەیەکی لە ساڵی 1970 بە ژمارە 768 خێزانی کورد تەرحیل کراوە بە کتابی ڕسمی، هەمووشی بە دیکۆمەنتاری لامانە. لەوانە 554 خێزانیان تەرحیل کراون بۆ پارێزگای هەولێر. لەم 768 214 خێزانی کورد تەرحیل کراون بۆ ڕوومادی و سەلاحەدین و 4 خێزانمانش بۆ سلێمانی. یعنی ئەمە بە دیکۆمەنتاری لامانە و بە ناو بە عایلە. یەکێ لەو قەرارانە کە سنووری ئێمەی گرتووەوە قەراری 369 کە لە ساڵی 75 دەرچووە. جوتیاری کورد ئاگای لێنەوە قەرارێکە دەرچووە لەلایەن مەسقیا سەورەوە، زەوی کوردی خەملاندووە بە 2.5 دینار. زەوی کورد هەی بۆ نەی بۆ هیچ سەناعەتێکی نەبوو، تەنیا خاوەندارەتی زەوی هەبوو، خەریکی کوشت و کاڵ بووە. نەچووە بەدەم ئەو تاویزەوە، قەت بڕای بەوە نەبووە زەوی تەسلیم بکە بەرامبەر بە 2 دینار. بۆیە زەویەکە ماوەتەوە بەدەست کردەوە، بەڵام چاوەڕێی قەدەری کردووە. هەتاوەکو ئەو قەراری بڵێن ڕاگواستن و ڕوخاندنی هەموو کوردستان هاتەکایەوە، ئێتر لەو کاتەوە ئەو قۆناغی فعلی دەستی پێ کرد، هەم خاوەندارەتی زەویەکەی لێ سەندراوەتەوە، هەم خۆشی نەمان لە سنوورەکە، یعنی ئەوە قۆناغێکی بڵێن زۆر کاریگەر بوو هەتاوەکو پرۆسی ئازادی عێراق. عالم لەبان ماڵ و حاڵ خۆی تەرحیل کریا و دەرکریا و گشت زەرعاتمان گشتیەوەتەوە مامۆستازان زەرعاتمان گشت پێی گەیبی، گشتی پێمان بەجێهێشتن، بیر خۆمان بی ئاو و ڕیک و ئەمانەمان هەبی لەسەر ئەرد خۆمان گشتی بەجێهێشتین. کێشەی زەویزار لە تۆبزاو و لە سەرجەم پارێزگای کەرکووک
ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1975 کە کاتێک بە قەراری مەجلس قیادەتی ثەورە قەراری ژمارە 369 بۆ ئەم سنوورە دەرئەکرێ کۆی زەویزاری جوتیاران مەڵکداریەکەیان لێ ئەسەنرێتەوە بە قەرارێکی مەجلس قیادەتی ثەورە ئیستملاکەکرێ. زەویزار وەڵا هەندق ناوەڵان هەندێکی وەرگرتنەوە هەندێکی وەرنەگرتنەوە ناوەڵا زۆر نازان بای چەندێکە لەولا چەند دوێنمە حکوومەت گرتێتی. ئیتر دوای بە دوای ئەوە زەوی بەدەستی جوتیارە ماوەتەوە تر بەڵام خاوەندارەکەی لێ سەنراوەتەوە تاوەکو ساڵی 1970 لە 1970 کاتێک کە قەراری ڕاگواستن و تەرحیل و وێرانکردنی کوردستان دەستی پێەکە قۆناغی دووەم بە فعلی دەست پێەکە کەوا ڕاگواستنی خەڵکەکەیە تەرحیلکردن و تعریفکردنی ناوچەکەیە. ئێمە خێزانێکی قەڵەباڵقین دە 12 ماڵیوین هەر عنی لە یەک شوێنێک ئایلێک. ئەم زەویانە کە قەراری ڕاگواستنی هەموو گوندەکانی کوردستان کرایە بواری جێبەجێکردنەوە تۆبزاوەشێکی بۆ لەو گوندانەی کەوا لە سنوورەکە نەماوە و خاکەکەی داگیر کراوە و گوندەکەی وێران کراوە ماوەتەوە خەڵک لێرە نەبووە بە حیزام ئەمنی بووە و هەتاوەکو پرۆسی ئازادی عێراق لە ساڵی 2003 کەس لێرە نەبووە. لە دوای پرۆسی ئازادی عێراق و خەڵکەکە گەڕاوەتەوە بەڵام زەویزارەکان هەر سفەتە قانونیەکەی هی جوتیار نییە کراوەتەوە بە ناو چەند وەزارەیەکەوە لەوانە وەزارەی دیفاع کێشەی هەیە لەگەڵ زەویەکانمانەوە ئیدارە مەحەلیە زەویەکان جوتیاری کورد کشت و کاڵ و ئەو شتانەی لەسەری کردووە بەڵام وەکو خاوەندارێتی یاسایی نەگەڕاوەتەوە بوو. حتاکو تفازەکە بی ئەنجا هاتینەوە پێشمەرگە داوەزەی هاتینەوە. ئەم دێ شوێنەواری گەلێ زۆرە شوێنەواری گەلێ زۆرە ئێمە گردمان هەیە پێرێن وێران شار ئەم شوێنەوارانە هەمووی کە یەک مادەکانی هی 3000 ساڵ پێش زاینە بەڕاستی کاف نوزی کافی وێڕان تە پێپێنی کاف نوزی ئێمە شوێنەوارێکمان هەبوو تقریبان 80 ساڵ بەری ئیسە دۆزیمانەوە لە ژێر گردیە بوو لە ژێر ئەو گردە سی خانوو هەبوو لە ناو خانووکان گۆڕستان هەبوو گۆڕستانەکان ئەگەر هیچ پاشانە بێ هیچ کابرایەکی گەورە نەبێ یان مەلیکێنە بێ یان شاهێنە بێ بەو شێوەیە نانێژرێ لە ژێر هین ناو قەبرێکی هین وەکو تەحنیت کراوە و بانی درابوو بە هین قەپاق هەیە بۆ قەبرەکە بەداخەوە ئەو شوێنەوارانی و کەوا لێرە هەیە چونکی شوێنەوارانی کووردە دایرەی ئاسار هیچ ئیحتیمامیشی پێ نەدا گۆلی ئەسەریمانە گۆل پێن واحد گۆل علی خوڵام گۆل هین خەڵک پێشتر لێرەوە ڕۆی بۆ کەرکووک ئەچوو بۆ هین بە کەروبارە ڕۆیشت کاروان پێن کاروان بە کاروان سعات دووشەوە چون برەوە هەبوو لەبەرەوەی ڕێەکە دوور بوو بە 6 ساعات و 5 ساعت گەیشتە کەرکووک خەڵکی خێرخواز گۆلیان نەکرد گۆل مەثەن هەجاری هەر ڕۆژی مەثەن مەترە چاڵیان نەکرد وهالی هات بە زستان ئاو تێچوو ئەو گۆلە ئەمایەوە ئاوەکەی بۆ 6 مانگ 4 مانگ 5 مانگ ئەمایەوە خەڵکی مەردار و خەڵکی هاتوچۆ والی و هاتوچۆکە ئاویان لێ خواردەوە. سیارە وەڵڵاهی قلقلە سیارە هەبی ئێمە مامۆستابی باوکدارە لەگەڵ خاڵۆم ڕۆیشتن هین فەلاحەتی بۆیان دەرچوی یەک دوو ماڵ فەلاح بینە بوانە دەرچویەوە عەبدوڵڵا خۆی زانیە خاڵۆم و مامۆستا ڕۆین لە بەسرا وەریگرتن یعنی چەند یەک ماڵێکە بی گشت فەلاح بی ئەوانە وەرگرتن ئەوان فەلاح بین ئەوەی فەلاح بی وەرگرت ڕۆی وەرگرت سیارەی فەلاحین توێتەی وەرگرت. لەم دێیە مەدرسەی ئاینی هەبوو بەڕەحمەت بێ مەلامەجید لێرە لە 1944 هات پێش مەلامەجید مزگەوت هەبووە مەلا ڕەمەزان و مەلا مستەفا لێرە بوونە ینی تقریبان زیاتر لە 100 ساڵ 150 ساڵ بەیستە ئەم دێ مزگەوتیە بووە مەلامەجید بەڕەحمەت بێ 1944 هات بۆ ئێرە مەلامەجید گەڕاو پێلێن مەلامەجید تۆبزاوە مەشهورە ئەو کاتە هات لێرە مەدرسەیەکی ئاینی لێرە دروست کرد لە تۆبزاوە فەقێ ئەو جا فەقێ هەبوو فەقێ هات لێرە یان خوێن زۆر مەلا هەیە لەم کەرکووکە لێرەوە تەخەرروج کرد لە لای ئەو مەلامەجید ڕەحمەتیەوە ئەو مزگەوت وایسەوە لەوێ ڕەدبین ئەو مزگەوتی کۆنی تۆبزاوە بوو ئێستا ناوی مزگەوتی شافیعیە تۆبزاوە حەوت مزگەوتی لێیە بێ لە حەوت مزگەوت و تقریبا دوو مەسجد سێ مەسجدشی لێیە لەسەر جادەکە بۆ ڕێبوار شتۆمان لێ نوێژی تیاکەنەوەمانە بۆ خێرخوازی تۆبزاوە لە 1969 تیپی ملی
منظمیە بووە لە 1960 خۆم سەرۆکی تیپەکە بوومە لە 1969 ئێمە چەندین یاریزانی گەیشتە حتا ئاستی منتەخەبی عێراق لەوەی دارە محەممەد حەبیب یاریزانمان هەیە لە زۆرانبازی بوتڵی ئاسیا وەرگدم یاریزان محەممەد نازم خۆی و کوڕەکەی یانەکانی کەرکک برایەتی لە هەولێر لەمانم یاریزانمان زۆرە یعنی لەوەی هەنیچان ناوێن بێنی منیشان داوای لە بدن یاکە بگەر ببرنێن عباس و عەبدولنەبی و سەردار و موفق و کەریم و محەممەد حەبیب خدا عەفویان کەمانە زۆربیان ئەم یاریزانانە لە یانەکانی کوردستان یاریانە کرد لە یانی کەرکک یاریانە کرد هەنی یاریزانی باشمان هەبووە لەم دیە تا ئێستا بەردەوامە حەکەمی دەرەجەیەکی عێراقمان هەیە من ئەرخوان کوڕم حەکەمی دەرەجەی عێراق و کوردستانە دوسێ حەکەمی دیکەشمان هەیە هەر لە گوندەکەمان خریجی وەرزشمان کۆلێجی وەرزشمان زۆرە لە دیێ ڕێی بەغالیوە سندیانەوە ئەنجا ئێمە لەمە دوو ژنە قارەمانی کوردی خەڵکی تۆبزاوە هەر سێ ژن خدا عەفویان کامردوونە زۆر ڕۆڵی کاریگەریان هەبوو لە هاندانی خەڵکەکە بۆ گیان عەرەبەکان وهاتبوون دیهەکەیان فەرهود یەکێ لەوانە تەمین عەبدوڵڵا شەریف دایکی شەهید قاسم ئەبوو شوارب دایکی ئەو تەمین خۆی چەکی هەڵگرت پێش زەلەمەکان کەوت بۆ بچێ بەرەنگاری بکە لە بۆی مەڕ و ماڵاتێکی تۆ ئێمە عیدی مرکزی 90 بوون ئەوجا مرکز غەزا کەرکک ئەم تۆبزاوە عیدیوە بوون ناحیە و شتۆمانە نەبوو ناحیەکی و ناحیەکان تر ملتەقا ناحیانی هیچی نەبوو یعنی ئەلێرەوە دەیەک نەبوو حتا لە شەست بەر لە شەست دەیەک حتا جەبەل حەمرین ئێمە چون لێو مەڕمان ئەلەوەڕاند یعنی مەردا ئێمە مەڕمان چون ڕشمانمان هەڵدا لای جەبەل حەمرین لای گەرحە و قازان ئەلەوێت یەک دێکی لێ نەبوو ئەم دوایی ئەم عەرەبانە بەڕاستی بەم دوایی هاتن دێهاتیان دروست کرد و لە 75 مەسەلەن مجەمەعاتیان بۆیان کرد وڵی چۆنە وڵی هیچ باشە نیە باشەکەی چییە؟ ناوەڵە لە چ ڕوویەکەوە خراپە؟ ئێ وەڵا لە ڕووی ئاو لە ڕووی کارەبا و لە ڕووی هەموو شتێکەوە کا باشێکی کووە گرنگی پێ نەدراوە؟ ناوەڵا عەقڵ گرنگی پێوە نەدریا ناوەڵا هیچ ئێمە دەوروبەرمان تورکمان هەیە دێی ترکەڵان هەیە ناحیایکی هەیە کومبەتلەر هەیە ئەمانە ئێمە لەگەڵ تورکمان و لەگەڵ نەتەوەکانی تر هیچ کێشەمان نییە ئەوانی کێشە دروستەکان سیاسیەکانن بەڕاستی هەمووان ئێستا برادر و دراوسێ و هاتوچۆ و تەعزی یەکتری ئەڕۆین و دێن گشتمان بکو براین ناوەڵا ئەوجا خۆشتر بی ئەوجا خانی قوڕ سەڵ لە ئەوت پێواکردناوە ئێستا گشتی بیلۆکە و گشتی کاشیە و گشتی کارەباشەیەوە هەر بکێنە ئارەوەڵا ناوەڵایی ژیانەکەی ئەو زایێشە سەفقە لە ئێستا باشتر بی فەلاحەتی خۆتە بیاگاتە هیچ نەبی ئایا هات ئای ڕۆی بابا جارجار دەرەچوی تەوقیکردن بارەوەڵا ئارۆڵا مسلحە هاتم سیارەیینەکان هات ماڵەکانی تەرحیل ئەردینە کرد تەعڕێ کرد بەوەی ئەگە بۆی پێیا پێشمەرگەی بێ هات شتێکی هەبێ هات حکومەت عەزیەتانیەدا بای خۆی ئەی چۆن ئارۆڵا ئەزیەتمان لێدا خواستە ئەمە گشت ئەس خۆمان بێرە ئەمەکردنێم جێشتا بێ ناوێرستی بە تەکسی ڕەدبی مردێکمانە برد ناوێرستی بڕۆین بۆ سەر قەبر ئەو قەبرستانەکە لەسەر ڕێحەویجەیە لە شۆڕشی ئەیلول شەهید قاسم ئەبوو شوارب شەهید بوو
شهید بوو لە دێی تاالبان لە 1970 لە شۆڕشی نوێی گەلەکەمان شهید ئەحمەد ئەحەگوڵە پێوتن لەگەل شهید مامەڕیشە لە گوندی حەمک شهید بوو شهید پێشرە و لە 1982 لە شەڕی مۆردخوادە لەوێ شهید بوو لەگەل شهید علی ساڵح و شهید نەجم شهید ئیبراهیم شهیدمان زۆرە باسی لەم دێت داوای لێ بنەکەمە گەناوی هەنێ شهیدم نێهێنا شهیدی قاسیمان ڕنگ بێت هەتا 30-40 شهیدمان هەبێت ئی شەڕی نەگریسی سەدام لەگەل ئێرانە بە تایبەتی ئەم سنوور باشووری کەرکووکەوە جێی تەماعی داعش بوو کەوا شوێنێکی استراتیژیە و لێرەوە هەوڵێ بدرێتەوە مەسەن شاری کەرکوو داگیر بکرێن چەندەها جار هێرشی بەرفراوان کراوە بۆ سنوورەکە بەڵام خۆشبەختانە ئازایی و قارەمانەتی پێشمەرگە و هێزی بەرگری توانرا ئەو خەونانی داعش لەناو برێت خۆشبەختانە سنوورەکە بە خۆڕاگری مایەوە کەس ڕۆژە لە ڕۆژانی یەک هاوڵاتی سنوورەکە ئێرەی چۆڵ نەکرد خەریک کار و کەسابەتی خۆی بووە. ناوی تۆپزاوە زیاتر لە هەر شتێک بە کارەساتی ئەنفال ناسراوە. لە ساڵی 1970 هەزاران هاوڵاتی کورد لە گوند و شارۆچکەکانی کەرکوو گەرمیان چەمچەماڵ و ناوچەکانی دیکە کۆکرانەوە و بۆ تۆپزاوە هێنران. ئەم شوێنە بوو بە وێزگەیەکی کاتی پێش ئەوەی ئەنفال کراوان بۆ زندانیەکانی نوگرە سەلمان و شوێنە نادیارەکانی دیکەی بیابان بگوازرێنەوە. لێرە دایک لە منداڵ، مێرد لە ژن و خوشک لە برا جیاکرانەوە. جیاکردنەوەیەک کە زۆربەیان هەرگیز دووبارە یەکتریان نەبینیەوە. لە 1970 ئەو سەربازگەیە کە دروست کرا لە مانگی 4 ساڵی 81 بوو مانگی 4 بوو لە بەیان هێنا بۆ ئەوێ لە ساڵی 84 من لەو سەربازگەیە بووم بە واستە مامەوە لەوێنانە بە سفەتی ئەوەی 4 کەس بووین چێژلێنەری بەهۆی زوبات بووین واتە دروستکردنی خواردەمەنی لە بۆ ئەو سەربازانەی کە مەشق ئەکەن کە منتەسبی ئەو سەربازگەیەن کە هەمووی لێدرا و لێدراوی شەڕ بوون پەکەوتە بوون ماسکەرێکی مهم نەبوو 21 ڕۆژ لەوێنانە مەشق ئەکرا لە ساڵی 84 مانگی 12 هەتاکو و مانگی 11 ساڵی 88 کەوا ئاخر وەجبە لە گیراوەکانی نوگرە سەلمان و تکریتەوە هێنرانەوە لەوێش دەوری 1000 کەس مابووەوە ئەلەوێ بە عەفوێکی سەدامی گۆڕ بە گۆڕ بەردران من هەتا ئەو کاتە لەوێ بووم هەمووی لە پێش چاوم کراوە هەموو ئەنفالەکان ئەم ئۆردوگایە دروست کراوە ئەم ئۆردوگایە مەسەڵەن کە پێوترێ قیادە تەدریب بۆ جێی شعبی کراوە لە ساڵی 80 ئەمە ئێمە لێرە بووین هێشتا مەسەڵەن تەرحیل نەکرابووین ئەمە یعنی بەناوەی تەدریب ئەو شتانەوە کرا لە ساڵی 82 تەواو بوو بەڵام لە 88 کە سنوورەکە چۆڵ کرا و کەسی لێ نەما بەڵام ئەمە ئامادەکاریە بۆ پرۆسەی ئەنفال و کۆکردنەوەی ئەنفال و لە بەرنامەیانە بووە چونکە لە ساڵی 87 کە ئێمە بارمان کردووە لە 89 و لە 88 لە کات پرۆسی ئەنفال ئێرە لە دەست جێی شعبی سەندراوەتەوە بۆتە یەکێک لە گرتوخانەکانی ئەمنی کەرکووک بەڕاستمی ئێرەش بارەگای گرتوخانەیەک بۆ لە گرتوخانەکانی ئەمنی کەرکووک کە وەقتیا سەرپەرشتی کۆکردنەوە و پۆلینکردن و ئەنفالیان کردووە لێرە لە 82 ئەمرێک هات معسکەرەکە چۆل بکرێ معسکەرەکە چۆل بکرێ معسکەرێکی زۆر بەسیط بوو بيانود معسكر التدريب الإجمالي لقيادة الجيش الشعبي التأميم يعني بكركوش أنا ود التأميم إما اللي يبوين تمشى ما انكر همو جيش شعبي كان دركران منتسبي أواني لو سرباز جيبون همو دركران كزنا ما بز إما وكو أوي خواردن بو أو أفسراني خو ما دروستكين إما ماينوا لقل مجب أوي كتسكي تيايا ألي ماينوا قەڵەمیش یەک کەس مایەوە ئێمە 4 کەس بووین کە بنیامین بەتۆ شەمعون مەسئولی ئێمە بوو مەسیحی بوو لە عەشیرەتی سندی بوو خەڵکی زاخۆ بوو کوڕێکی زۆر چاک و دڵسۆز بوو
ئەلێوێنانە ئێمە گوتمان داخۆ ئەمە چییە بۆچی ئەم شتە ڕوویدا ئیتر هەتا گەیشتینە 22 لێرە خواردنیان هێنا کوڕێک هەبوو ناوی سەباح بوو سایقی ئێمە بوو بە هینۆکەی ڕۆیی خواردنی هێنا دەوری 100 کارتۆن مریشکی بەرازیلی هێنا لەگە گۆشتی کفن وایە ئەمە بۆ بەیانی کە 23/2/1970 بیکەین بڵێنەوە توێک کە ڕەشبیگیرەکەی کەرکووک و بڵێن ناوچە کوردیەکان کرا کۆمەڵی خەڵکیان هێناوەتە ئێرە لێرەوە خەڵکیان مەسەرەن ڕاگواستووە بۆ تگریت و بۆ شوێنانە و لە هەمان کاتە لەو کاتێش ئەوەی مەبەستیان بۆ کردویانە ئیتر لە فەوتاندنی خەڵک لە گرتن و تعزیبی خەڵک یعنی ئێرە لە هەموو کاتێ ئەو کاتەش هەر بڵێن بەدەست حرس جمهوریەوە بۆ بەڵام ئیستخبارات سەرپەرشتی پرسی ئەمە چین ئەمە بۆچی هێنراوە نەمانە گوتی ئەمانە ئەوایلی مخەریب جەلال تەڵەبانین ئەمانە لە دێیەکان هێناویانن ژن بەم لا منداڵ بەولا هەمووی ژن بوو عمریان لە بینی هەتا 55 ساڵ ئەختیاریشیان تیا هەبوو لەوێ جیهاز ئەمن خەمس ئەو وەختە ئەم مۆبایل و کامیرە پێشکەوتوانە نەبوو بە ڤیدیۆ تەینەکرا تەسویر ئەکرا دەوریان گیرا ئەنجا خواردنمان گوتمان بیان دێنێ لەوێ نانە دیوا مستەفا کەماڵ وتی خواردن حازرکەن خواردنمان حازر کرد کە بیان دێنێ دوای ئەوە تاهر تۆفیق العانی هات کە سکرتێری مەکتەب تەنزیم شیمال بوو گوتی بە ئەمری ئوستاد لەگە عەلی حەسەن مەجیدیان بوو ئەوە نابێت خواردنیان بدرێتێ سعات 1:30 ئەنجا کە سیارەی ئیڤە هات دەوری 50 ئیڤە زیێترە پڕی لە پیاوە هەمووی بە پێوەستاون دەستیان لە پشتەوە بەستراوە چاویان بەستراوە بەس شەرواڵەکە لە پیان ماوە بە پشتێن چاویان بەستراوە لە بان ئیڤە کە سەرەکەوتن بەسەر دەم پاڵیان پێوە ئەنا کەوتە سەر عەرد منداڵ ڕای ئەکرد ئەدوت ڕۆژی قیامەتە وتم ئەمە چین بە مەهدیم پرسی کە مەسوولی ئێمە بوو وتی ئەمانە مخەریب جەلال تاڵەبانین هێناویانن گرتویانن بۆ ئێرانە ئەنجاکە لەوێنانە جیاکرانەوە دەستیان کرد جارێ ئەوەی ئەمری منداڵ گسکەکان لەگەڵ دایکیان هەتا تەمەنی 55 ساڵی هەموو قوسعیانی هێنا قوسعی نان خواردنە چی زێڕ و ئاڵتون بە قەدیانەوە بوو هەمووی لە گوێیان بەڕاکێشان دا ئەگرتە خوارەوە ئەنجا ئەنگوستیلات سەعات گیرفانیان ئەگەڕان هەرچی شتێ وایە هەموویان پڕە کرد و هێنیانە کرد ئەنجا مستێکیان لێرەی دەمیان ئەدا ئەکەوتن کوشتن دەستدرێژی سێکسی بردننی کوچ و منداڵی کورد بۆ تەبەنی تاقیکردنەوەی دەرمانی چیمیاوی و ژەهراوی لەسەر گەنجانی کورد هەموو ئەمانە دەرحەق بە زیندانی کراوان دەکران خواردنی خراپ بێڕێزی ئازاری دەرونی سەرما و گەرما نەخۆشی ڕۆژگاری ئەنفالکراوانیان درێژ کردبوو ژنەکانیان کردە سێ بەشەوە
بەشێکی منداڵەکانیان لەگەڵە ئەمانە کە منداڵیان لەگەڵە هەمووی بە منداڵەکانەوە هەتا ئەمری 50 ساڵ 55 ساڵی تیا بوو زۆربەی ئەوە بوو کچە عازەبەکان بەجیا ئەنجا پیرێژنەکان بەجیا دوای ئەوە کەوا ئەوانەیان هین کرد هەتا سعات سێی برد نان نەدراپیانی وڕوو هەتا سەمونونەکەش نەدراپیان بێمان وت خواردنەکە هەڵگرن بە مندڵەکانە و بیبەن بێ ڕێژن هەموومان برد ڕشتمان نەماندا پێیان ئیتر منداڵ هەر لە برسان شیرە خۆرا هاواریە کرد پیاو هەبوو ئەکەوت کەس بە کەسەوە نەبوو ئەوەی بکەوتایە کەس نەبوو هەڵیشی گرێتەوە لەو ڕۆژەیە ئای لەو ڕۆژە سەختە یعنی ئەمە وەکو فلیمێک ئەهات وەکو آخر زمانێک وەکو ڕۆژی قیامەت ئەهاتە بەرچاوم ئەنجا پیرێژنەکان بەجیا کچ ئازەبیش بەجیا کچە ئازەبەکان دیار بوو کە کچی ئازەبن ئەنجا هاتە سەر پیاوەکان کرانە دوو بەشەوە گەنجەکان بەز منداڵ لەگەت ئەم ژنانە ڕۆیشتن کەوە تەمەنیان هەتا 10 ساڵ 12 ساڵیان تیا بوو کوڕ و کچ لەگە دایکیان بردران بۆ ناو قاعەکان بە هاوار و بە تێ هەڵدان و بە ئەنواع ئەشکال تەعزیب بوو دۆنچێکیان بەدەستەوە بوو سەرەکەی سوور بوو بەو دۆنچێ لیانیان ئەدا تۆپزاوە باری هەیە و دیسانەوە چاوەڕوانە تۆپزاوە باری هەیە و باری قورسە باری ژان و باری قیژە و باری نوزە ئەو وەختی ئەبن بە ڕەژوو باری گریان و تەنایی وەختی ئەبن بە کۆتەرە و بە سوتماک و وردەش و شەو ئەو دەشت و دەرە پڕەکەن باری زووخا وەختی ئەبێ بە قوڕقشم و باری زوو ڕەزووری مناڵ وەختی سویان ئەبێتەوە و ئەوەرێن و ئیتر ئەبن بە خەزان و بە گەڵای دار باری ساڵەکانی عمری پیرێژن و باری کشە عازەبەکەن باری ئەو هەموو جوانیە وەختی ئەبن بە مرواری و بار ئەکرێن بۆ شێخەکانی ناو خلیج و بۆ بازاری عەرەبستان باری حەریری جەستەی کیش بۆ وتی بچۆ لای دکتۆرەکە لەوێ لەگەڵ سەباح عەرەبی کوردی نازانێ ئەو ژنانە هەمووی منداڵیان پێیە تەرجومانکەن ئەگەر لە تویان پرسی وتیان کوردیت بڵێ من تورکمانم مەڵێ من کوردم چونکە قبوڵ ناکەن کورد ئیستا لێرە بێ ئەلەوێ بچۆ ببە تەرجومان ژنێ منداڵێکی هێنا ڕەشا بۆەوە سەر چونکە بۆ هیچ جلوبەرگێکیان پێ نەبوو بە جلوبەرگی ماڵی خۆیان هاتبوون منداڵەکە ڕەشا بووەوە سەر سینگی دایکی لە پشتەوەش دایکی پیس کرد بوو داینە دکتۆر سەبا ئەم دیوە ئەو دیوی کردوتی پێی بڵێت تەواو بۆ منداڵەکە مردووە بە ئیسهال مردووە ئیتر ژنەکە کەوت بەسەر دەما کەوت زابوتی جیازە مخاسەکە بان 4 کەسی کرد بە پرچی ژنەکەیە بەنا ئەو سڵکاوە ڕایان کێشا منداڵەکەش مرده بوو وەکو مەدالیە هێنای لە بن دیوارەکە فڕێیدا و منداڵەکەی دایەبانی سینکۆیەکی کردەبانی بازەجاری حەسیرە بوو کوندی نەبوو ئەکرایە بان مەیتەکە بۆ ڕۆژی دوایی ژنەکە مرد بە ئیسعاف سواریان کرد و بردیان و کەس نەزانی بۆ چۆ بردیان منداڵەکەشیان فڕێ ئەدا بازەجارێ منداڵەکەیان فڕێ ئەدایە ئەو دیوی دیوارەکەەوە لەو دی و سەگ ئەی خوارد سیانیان دەرکرد لە ناو قاعەکان هێنایان بۆ مەیدان چاویان بەسترا بوو کوڕی گەنج بوون لە مادیم پرسیەوە چییە بۆ ساحەی عەرەزات هێنایان تەدریبی جێگەی مەشقکردنی جێشابیەکە بوو ئەلەوێ هێنایان بۆ ئەوێنانە دەستیان بەستا بووەوە چاویان بەستا بووەوە ئیتر بە دینگەکەەوە بەستایان تاهر تۆفیق العانی هات لەگەڵ دوو ڕاضی حەسەن شەلەشیش هات لەگەڵ دوو ئەفسەری دیکە بوو ئەمانە 6 ئەفسەری تریش بوو کە هەرێکی کلاشنکۆڤێکیان بەدەستەوە بوو قینێکی خوێندەوە و ئەتر گوتی ئێرمی هەر دوانیان بۆ سەر یەکێک هەرسێکیان ڕەمی کران لەوێنانە ژن و منداڵ هاواریانەکرد لە قاعەکانەوە هەموو جامەکان شکان لە مەهدیم پرسی ئەمە بۆ ڕەمی کران وتی ئەمانە مخەڕیب جەلال تاڵەبانین ئەمانە کەتافە بەشانیانەوە بەس لەبەر ئەوەی کەتافە لە سەرشانیانە دوو وەجبەی دیکەش ڕەمی کرا
هەمووی ئەو تاهر تۆفیق العانیە لەگەڵ ڕاضی حەسەن شەلەش ئامادە بوون و مەرسومەکان دەخوێندەوە و ڕەمی ئەکران بە شەو کچەکانیان دەرئەکرد بە سیارەی جیهاز ئەمن خاس کە مقەپەتە قەپاتە لە هەموو لایەکەوە ڕەساسیە ڕەنگی کچەکان بە هاوار ئەکران نا ئەو سیارە وەزبە بەو تاریکی گڵۆپە کارەبەکانە کوژاندەوە و هەموو عەسکەرەکانە کردە تاریکوستان ئەیان بردن وتم بۆ کوێیانە بن وتی لە بۆ بەغدایانە بن کچەکان ئیتر بۆ ڕۆژی سێەم جێگە نەما کۆستەریان هێنا کۆستەرەکان هەمووی ڕقم تەمین بوون بردیانیان بە مەهدیم پرسی بۆ کوێیانە بن ئەمە ژن و منداڵەکان گوتی لە بۆ مەدرس قیتالی دووبس بۆ ئەویان ئەبر تقریبان لە حەوتەمین یان هەشتەمین ڕۆژ بوو لە بۆ نوگرە سەلمان ئەوە سیارەی تکریت لەگە سیارەی مسەنە هاتبوون منشایی گەورە بوون پرسییم بۆ کوێیانە بن گوتی نازان بۆ کوێیانە بن بەس دەرکەوت کە ئەوانە بۆ نوگرە سەلمان لە 8 ڕۆژ 9 ڕۆژ بەدواوە ئەنجابران شەو سەعات 2 شەو 3 شەو ئەو منشانە بەڕێ ئەکەوتن چەندە 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 لەم وەختەدا لە تۆ تەنهاتر خودایە لە تۆ بێکەستر خودایە تەنها کووردە دوو ڕیز مرافقی سەحی لێ بوو تەوالیات هەر ژنێک ژان بیگرتایە ئەیان بر بۆ ناو مرافقەکە ئەلەوێ منداڵی ئەبوو منداڵبوون چی بەبێ هیچ زل و بەرجێ بەبێ هیچ شتێکی سەحی هەر ژنێکیان دەرەکرد چی ئەزانێ مامانی بچێ بزانێت ناو ئەو دەسەکە ژنێک منداڵەکەی 3 ڕۆژ بەژانەوە بوو 3 ڕۆژ ئەو منداڵە نیوەی هاتووە دەرەوە منداڵەکە ژنەکە منداڵ دەرناچوو لێرانە منداڵەکە ژنەکە مرد و منداڵەکەش مرد بنیامینیش زۆر دڵسۆزانە بوو زۆر بەڕەحم بوو هەرچەند مەسیحی بوو ناوی بنیامین بتۆ شەمعون سندی خەڵکی لای زاخۆ بوو 6 کچی هەبوو پیانەوت ئەبوو نەجات هەڵسات چیە کرد ئەو گۆشتانەی هەموو قیمە کرد و ئەی کردە ناو شۆرباکەوە بۆ ئەوەی زابوتێک کامان بر قازانی گەورە بوو مەنجەڵەکان گەورە بوو بەدەست چوو لافیتەی هێنا لافیتە یەکجار زۆر بۆ ئەوانەی مناسەبەتەکان ئەی کردە هیسەوە دەستکینەکەمان پێگرت قازانەکەمان پێگرت و لە ژوورە و فڕێمان ئێدا بۆ ئەوەی ئەو ژنانە هەڵی گرنەوە بیکەنە دەرپێ و زل و بەرگ بۆ منداڵەکانیان و هەروەها بنیامین لەگەڵ خۆیان بەکرەی ئەهێنا تیرە هەبوو لەگە بەکرەیە ئەیهێنا بۆمان لەگەمان کردە گیرفانمانەوە لەگە دەرزی لەگە مقازە ناو قاعەکان بەدزی زابوتێک بەسەرمانەوە ناوی قەیز بوو سەر بە جیازە من خاز بوو ئەویە چ ئەولاوە ئێمە سەبر سەبر لە گیرفانمان دەرمانە کرد و فرەماندا ئەرز ژن و منداڵەکان ئەیان زانی کاتێک هاتبن لە تەسنی عەسکەریەوە هاتن لەوێ چەند کەسیان دەرەکرد و ئەیان برد بۆ تەجروبەکردن ڕۆژێکی 6 کەس هات بەرگی تەندروستیان لە بەرابوو واتە دکتۆر بوون لە مستەشفای ڕەشید عەسکەریەوە هاتبوون ئەوانیش لەوێ چەند کەسیان لە گەنجەکان دەرکرد و کردیانە ناو کەرەڤانەیەک لە پاش نیو سەعات بەدواوە ئەو گەنجانە دەرکران و فرێدرانە بن دیوارەکە لچیان مۆر هەڵگەڕابوو وا دیار بوو کە تەجروبەیان لەسەریان کرد مەسن ئەتیە ڕێیاش کە جێگری ناتەق بوو لەگەڵیان چوونە ناو قاعەکانەوە لەگەڵ مدیری مەنزومەی ئیستیخباراتی شەرقی چوونە ناو قاعەکانەوە بە گریان و هاوار هاوار دوو منداڵیان هێنا گچکە ئەمریان لە بینی 8 مانگ 9 مانگە بوو لەوە ژنەکان بە هاوار بە لێدان منداڵەکانیان لێیان سند و هێنایان کردیان ناو سیارەکە بەس مەهدی لەگەڵیان ڕۆیی وتم ئەمە بۆ کوێیان برە و دوو منداڵە گچکەیە گوتی ئەوە ئەیبن ژنەکەی داوای کردووە ژنی مدیر مەنزومە داوای کردو منداڵێکی بۆ خۆی لە بۆ ئێوارە کچەکەی هێنایەوە و کوڕەکەی لای خۆیان هێشتەوە بۆ تەبەنی بردیان چەندەها جار ئاوها منداڵیان ئەبرد
بەیان بر بۆ خۆیان سییانیانە بەر چواریانە بر دوایی یەکیشان دەگێڕایەوە ئەوەی تریانە هێنایەوە بە ناو معسکە. بە نیوەڕۆ بوو وەخت نیوەڕۆ بۆ وەخت نان خواردن بوو مەهدی لەگەڵیان ڕۆیی بە هاوارکردن کچەکانیان کردە ناو سیارە و دوای ئەوە پاش سعاتێک هاتەوە وتم بۆ کوێ بوو وتی لە بۆ ئوستادمان برنجا ئەو وەختە عەلی حەسەن مەجید ڕوتبەی عەسکەری نەبوو، ڕوتبەی شارەی حیزبیان پێوت بەسەر شانیەوە بوو، جەمەدانیە سوور لەسەری جلوبەرگێکی سەوز زەیتونی لەبەری تم بۆ وتی لە بۆ ڕابواردنە ونسیان لەگەڵەکە ئەی وتم دوایی نایەنێنەوە وتی نا لەوێ بە شۆفڵ ئەیان کەنە قەبرەوت ئەیان کەنە چاڵۆ 4 وەجبە 5 وەجبە کچ عازەبیان لێوەش برد کچە عازەبەکان هەمووی بۆ بەغدا بەشەو ئەبردران بەو سیارە مقەپەتانەی جیهاز ئەمن خاس ئەبردران. مادی لەگەڵ جیهاز ئەمن خاس کچیان دەرەکرد و یان بردە ناو کەرەڤانەکان فەسادیانەکردن لەوێ دیار بوو بە زیڕە و بەینیان لە مادیم پرسی وتم ئەمە چییە وتی تۆ نسنە وتی ونسەمان کردن لەگە کچەکان کچ کاکات ئەمان برد ئەو شتانە هەمووی هەبوو یعنی ڕۆژگارێ بوو بەدەم چی بگێڕیتەوە من ئێستاکە خەریکە ئێستا جەڵتە لێمدا کە ئیژەرم و هەموو منزەرەکە دێتەوە پێشچاو کە چۆن ئەکرا. ئەمڕۆ تۆپزاوە تەنیا گوندێک نییە، شوێنێکە بۆ یادکردنەوەی قوربانیانی ئەنفال، بۆ پاراستنی ڕاستیەکانی مێژوو، بۆ بەگژاتچوونەوەی تعریب، بۆ گواستنەوەی ئەو پەیامە بۆ نەوەکانی داهاتوو کە تاوانەکانی ڕابردوو نابێت دووبارە ببنەوە. پرۆسەی مۆنومنت و ئەمە پرۆسەیەکی دوور و درێژە، پرۆسەیەکە کۆمەڵی فایلەیە، کۆمەڵی خەمخۆر و کۆمەڵی ئەو ڕێکخراوانی بواری جێنۆساید و بواری ئەنفال و ئەمانە هەوڵێ زۆریان بۆ داوە. بەڵام ئەو ڕێگری بووە وەزارەتی بەرگری عێراق بووە کەوا مەسەرەن ئامادە نەبوو خاوەندارێتی زەویەکە بدا بە وەزارەتی شەیدانی عێراقی کەوا مەسەرەن ئەو پرۆسەیە ئەنجام بدرێ. یعنی هەموو موافقاتی مەجلس وزەرای عێراقی وەزارەتی شەیدانی عێراقی وەرگیرا لە کاتی خۆی کەوا ئێرە بکرێتە مۆنومنت یا شوێنێکی کۆکردنەوەی دوی کۆمنتاری بۆ ئەنفال، بەڵام ڕێگری لە ئەوەیەکەوە مەسەرەن وەزارەتی بەرگری ئامادە نییە خاوەندارەتی زەویەکە وازی لێبێنێ. بەڵام ئێمە بەداخەوە ئێرە ئەم سەربازگەیە تاکە شوێنە وەکو کە شایەت حاڵی ئەنفالە کە بڵین شتێکی مادی مەلموسە ماوەتەوە شایەت حاڵ هەیە لەسەری خەڵک هەیە شتەکانی بەچاو خۆی بینیوە ڕزگاربووی ئەنفال هەیە لێرە بووە بۆچی حتایە ساکە خەمخۆرێکی نەبووە کرا لە 2009 ئەوانە هەوڵێک دراکە لەلایەن وەزارەتی شەیدان و ڕێکخراوەکانی بواری جێنۆساید و ئەنفال و ئەوانە و وەزارەتی شەیدانی عێراقی کەوا شتێ بکرێ بۆ ئێرە موافقەتشی بۆ وەرگیراوە، بەڵام ڕێگر لە ئەوەی کەوا مۆنومنت نەهاتەکای و مۆنومنت دروست نەکرا خاوەندارێتی ئەم شوێنەیە کەوا 11 پارچە زەویە کەوا سەر تایبەتمەندێتەکەی ئەگەڕێتەوە بۆ وەزارەی دیفاعی عێراقی کە ئامادە نییە دەستبەرداری خاوەندارێتەکەی بێ کەوا بیبەخشێ بە وەزارەی شەیدانی عێراقی کەوا ئەو مۆنومنتەی لەسەر بکرێت. پاکیزەکان بینی ئاو نەبوونە لەرزین، بەفر نەبوون ئەتوانەوە، ئاگر نەبوونە سووتان و پاییز نەبوونە وەرین و شوشە نەبوون هەر ئەشکان و پاکیزەکان چاوێکیان هەر لە ڕێی خوددا و گەیشتنی قودرەتی بوو، چاوەکەی تریان هەر لەسەر لە شولاری بێپەرژین و جەستەی بێکەسی خۆیان بوو.